تازە پێگەیشتوانی یانەی نەورۆز بەرامبەر تازە پێگەیشتوانی مینا تووشی شکستێکی قورس هات، بەڵام هیوای بۆ بەدەزێنانی پلەی دووەمی لەدەست نەدا. لە میانی چوارەمین یاریەکانی قۆناغی کۆتایی خولی نایابی تازە پێگەیشتوانی عێراق، یانەی نەورۆز لەسەر یاریگای سیروانی نوێ ڕوبەڕووی یانەی مینا بوویەوە. یانەکەی بەسڕە هەر لە سەرەتای یاریەکەەوە کۆنتڕۆڵی کەشوهەوای یاریەکان گرتە دەست. لە ئەنجامی فشارە زۆرەکانیان بۆ سەر گۆڵەکەی نەورۆز، مەهەنەد محسین لە خولەکی 29 توانی گۆڵی یەکەم و پێشکەوتن بۆ مینا تۆمار بکات. ئەو گۆڵەش بۆ ناونیشانی گێمی یەکەم. گێمی دووەمی یاریەکەش مینا زیاتر لە گێمی یەکەم بەهێزتر بوو. تەنیا دوای 2 خولەک مەهەنەد محسین توانی گۆڵی دووەم بۆ یانەکەی زیاد بکات. گۆڵەکانی یانەسپی پۆشەکە بەردەوامی هەبوو. ئەمجارە نور حسێن فەلاحی مایسرۆی یاریەکە ئەنجامەکەی بۆ مینا کردە 3 هێندە. کەرنەڤاڵی گۆڵەکانی یانەکەی بەسڕە درێژەی هەبوو. مەهەنەد محسینی ئەستێرەی یاریەکە لە خولەکی 57 هاتریکی خۆی و گۆڵی چوارەمی لە یاریەکەدا بۆ مینا نووسیەوە. هەرچەندە لە خولەکی 60 ڕاستان سیامەند گۆڵێکی بۆ سوورپۆشەکانی نەورۆز تۆمار کرد، بەڵام 8 خولەک دواتر مەهەنەد محسین گەڕایەوە و توانی سوپەر هاتریک بۆ خۆی بنووسێتەوە. هاوکات گۆڵی پێنجەمی یانەکەشی زیاد کرد. لە کۆتاییدا یاریەکە بە 5 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی مینا کۆتایی هات. هەر لە سەرەتای خولەکەەوە ئاستیانەکەمان باش بوو. سرە ڕایدۆڕانمان لە هەفتەی ڕابردوو بەرامبەر شورتە بەرامبەر زەوراش ئاستێکی باشمان نیشاندا، بەڵام شکستمان هێنا. ئەمڕۆژ سپاس بۆخوا بەرامبەر نەورۆز ئاستێکی ناوەزەمان پێشکەش کرد. سپاس بۆخوا ئەمڕۆ توانیمان بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە نەورۆز ببینەوە. توانیشم سوپەر هاتریک تۆمار بکەم. سوپاسی ئیداری یانەکەم دەکەم کە لە 3 یاری ڕابردووە و کاری تەواومان بوون. سەرەتا بەنای خۆی گەورە ئەمڕۆ ئاستی تیبەکەمان بە پێویست نەبوو، بەڵام ئەمە یەکەم ساڵمانە و کاتی دەورەکەش کەم بوو. بەڕاستی 2 ڕۆژیاریەک زۆر قورسە بۆ ئەو تەمەنێمە بە تایبەتی. سپاس بۆخوا لە چاو یەکەم ساڵمانە ئەنجامێکی باشمانە بوو و ئەو شکستی ئەم ڕۆژی هیلاکیمان بوو. بەڵێ وڵا گۆڕێنی ڕانەر ڕووداوەکەەوە شتێکی قورس بوو بۆمان، بەڵام ئەلحەمدولیلا کاکە حەمە هاتەجێی لەو باشتر بوو خراپتر نەبوو. هیوامە لە خوڵەکەیان نماوە چونکە ئاخر یاری بوو و تاسەش ئەنجامەکەی لای نەبوو و یەکەم دووەمە بینیان سێمە بینیان چوارەمە بین، بەڵام پشتیوان بەخوا هەڵین بۆ ساڵێکتر بە تۆکمەی و بەچاکی خۆمان حازەکە ئینشاءالله. لە یاریەکی دیکەدا هەردوو یانەی شورتە و نەجەف لە یاریگای زانکۆ بەرامبەر یەکدی وەستانەوە. هەرچەندە نزیک بوو لەوەی یاریەکە بە یەکسانبوون بە گۆڵێک بۆ هەر لایە کۆتایی بێت، بەڵام لە دوایین خولەکەکان نەجەف توانی گۆڵی دووەم و سەرکەوتن تۆمار بکات و شورتەی لە کێبڕکەی دوایین هەفتەی نازناوی ئەم وەرزەی خولی نایابی تاسە پێگەشتوانی عێراق بێهیوا کرد. بەو ئەنجامانە نەورۆز خاوەنی 4 خاڵە و پلەی دووەمی گرتووە، لە کارێکدا شورتەش 4 خاڵی هەیە و پلەی سێیەمدایە. مینا و نەجەفیش یەکەم 3 خاڵیان لە خولەکە کۆ کردەوە. لە کۆتا هەفتەش هەر چواریانەکە شەڕی بەدەزێنانی پلەی دووەمی دەکەن. یانەکەی شاری سلێمانی لەو هەفتەیە چاوەڕوان دەبێت و یاری ئەنجام نادات، لە کاتێکدا شورتە و زەورەی پاڵەوان بە یەک دەگەن و نەجەف و میناش یاری پێکەوە ئەنجام دەدەن. مەروان تالیب، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.